ئەمڕۆ ئێمە لێرەدا کۆبوونێتەوە بۆ ئەو کارە تیرۆریستیە ئەو کارە عقلەتی فاشزم کە هەمیشە بە ئاماجگرتنی ژنانی تێکۆشەری کوردایە لە ڕۆژئاوای کوردستان و هەروەها لە باشووری کوردستان و لە هەر جەیەک کە هەوێت دەستی پێ بگات دەیهەوێت ئەو عقلەتانە ئەو کەسانە کە لەسەر کوردبوون و لەسەر هەبوونی خۆیان و ناسنامەی ژن لە تێکۆشینان دەیهەوێت کە بیان کاتە ئامانج و بە بەردەوامیش ئەم کارانە دووبارە دەکاتەوە دوێنێ جارێکی تر لە ڕۆژئاوای کوردستان شەهید لێمان شوێش کە بە هەڤڵ ڕێحان ناسراوە و هەروەها لەگەڵ هەڤاڵێکی تریا کرانە ئامانج و ئەمەش جێگەی ناڕزایەتی هەموو کوردێکی لە هەر جێگەیەک لێکەوتەوە بە تایبەتی ژنان ئەمڕۆ لە باشووری کوردستان ئێمە بۆ ئەوە کۆبووینەتەوە کە ئیدانەی ئەو کارە ناڕەوایی دەوڵەتی فاشیزمی تورکیا بکەین بەرامبەر گەلی کوردستان لە پێشدا و هەروەها بەرامبەر ژنانی پێشەنگ و تێکۆشەری کورد. جارێکی تر دەستی ڕەشی خیانەتکاران و هێرشی ناڕەوای تیرۆریستان بە بەردومانی درۆنەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا ژنانی پێشەنگی ڕۆژئاوای کوردستان یوسرا دەرێش هاوسەرۆکی کانتۆنی قامیشلۆ و جێگرەکەی لیمان شوێش کە ناسراوە بە ڕێحان کە نوێنەری پێشووی کۆنگرەستار بوو لە هەرێمی کوردستان و وڵات پارێز فورات تۆمۆ لە پێکهاتی ئاشووری لە ڕێگەی هەرێمی قامیشلۆ بە ئاماجگیران و گەشتە کاروانی نەمران. ئێمە وەک ژنانی باشووری کوردستان بە توندی ئەو کردەوە تیرۆریستەی دەوڵەتی تورکیا ئیدانە دەکەین و شەرمەزار دەکەین کە کەسانی سیڤیل و کەسانی بێچەکی حکومەت بێچەکی خۆبەڕێوەبەرێتی خۆسەری لە کاتی ئەرک و فەرماندا بە ئاماج گرتووە. لە کاتێکا کە سەرخۆشی لە خۆمان و لەسەر جەمژنانی ئازادی خواست و ئاشتی خواست دەکەین لە هەمان کاتە سەرخۆشی و هاوخەمی خۆمان دەگەێنین بە بنەماڵی سەربەرزی شەهیدان و تەواوی هەڤاڵان و خۆبەڕێبەرێتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و هیوای چاکبوونەوە بۆ هاوسەرۆکی بریندار دەخوازین. بێگومان لە دەستدانی هەر ژنە شۆڕژگەیەڕێک زیانێکی گەورەیە لە خەباتی ئازادی خوازی گەلەکەمان و کەلێنێک دروست دەکات کە پڕکردنەوەی ئاسان نییە لە تێکۆشانی ژناندا هەڤاڵ ڕێحان وەک ژنە شۆڕژگەیەڕێک لە بەرامبەر تیرۆریستانی داعش خاوەن ڕۆڵێکی گرنگ بوو هەرچەندە باسی مێژووی پڕ لە سەروەری و شانازی دەیان ساڵی خەباتی هەڤاڵ ڕێحان بکەین هێشتا کەمە لە بناغەی شۆڕشی ڕۆژئاوا و دامەزراندنی خۆبەڕێبەرێتی خۆسەریدا ڕۆڵیان لە بەرچاو ئەگرێت. لێرەدا ئەو ڕەنج و ڕۆڵەی هەڤاڵ ڕێحان بەیاد هێنینەوە کە ئێمە وەک ژنانی باشوور ناسیمان و ڕۆڵێکی بە نرخ و بەرچاوی هەبوو لە نزیکردنەوە پێشخستنی خەبات و دروستکردنی پەیوەندی و چالاکی هاوبەشی لە نێوان ژنانی باشوور و ڕۆژئاوادا. با دوژمنانی ئازادی ئەوە بزانن کە ژنی کورد چیتر شکست ناناسێ و بۆ سەرکەوتن ئامادەیە گیانی خۆی ببەخشێ بۆ ئاشتی و دیموکراتی و پێکەوە ژیان و لە ناوبردننی شەڕخوازی. گەلی کورد هەمیشە لە ناو بەرخودانیدا بووە. یوسرا و ڕێحانەکانشی لەم پێناوەدا گیانی خۆیان بەخشی لە کۆتاییدا دەڵێن سەری ئازادی خوازان سەلامەت بێ ئەوان نابرن بۆ هەتایە لە ڕۆح و دڵی ئێمەدا دەژین بۆ گەیشتن بە ئامانج و خەونی ئەوان بەڵێن دەدەین لە خەبات و تێکۆشان بۆ ئازادی گەلەکەمان و بۆ ئازادی ژنان بەردەوام بین. هەر شەهیدێک ڕقمان ئەستورتر دەکا بەرامبەر بە دوژمنانی گەل و بەرامبەر بە ژنانی ئازادی خواست. لە کەسایەتی هەڤاڵ ڕێحان و هەڤاڵ ویسراگی شەهیدان و بیرەهێنەوە سەری ڕێزنەوی دەکەین بەداخەوە کە لە 26 ڕۆژی سێشەمە جارێکی تر دەوڵەتی تورکی دەوڵەتی مەغۆل هێرشی کردە سەر دوو ژنە شۆڕژگەر دوو ژنە تێکۆشەر کە لە کار و چالاکی خۆیان دابوون لە ترەسپی و لە قامیشلو هەڤاڵ ڕێحان و هەڤاڵ ویسرا هەردووکیان کرایانە ئامانج و شەهید کران. دیارە دەوڵەتی تورکیا مەبەستی ئەوەیەتی کە بە هیچ شێوەیە کورد قوبوڵ ناکات دەوێت لە مێژووی خۆت لە ناسنامەی خۆت لە کەلتوری خۆت لە هەموو ژیانی خۆتدا ببڕیت. ئەجینا ئەزانی کە چەندین ساڵ گەلی کورد لەسەر خاکی میزۆپۆتامیا ژیاوە و لەم خاکە ئەم خاکە خاکی باو بە پیرانمانە ژیاوین بەڵام ئەوان لە مەغۆلەوە یەن خۆیانەکەن بە خاوەنی خۆیانەکەن بە خاوەنی
ئەو خاکەی کە ئێمە لەسەری دەژین و پێشمان ڕەوا نابینن یان لەوێدا تیرۆرمانەکەن بەڵام ئەمانە هەمووی دەستی خیانەت و دەستی ڕەشی تیرۆرستان و دەستی خیانەت تێکەڵ بووە بۆیە ئەبینین ئەوەی کە بێوێ دەوڵەتی تورکیا بە ئامان جێگەیەنێت و تێکۆشەران و وڵات پارێزانی ئێمە شەهید دەکات و ئەو ژنانەی کە ئەمڕۆ لە ڕۆژاوای کوردستان کە مێژووی شۆڕژگەڕی مێژووی بەرخودانیان بۆ خۆیان جارێکی تر نووسیەوە کە دەستی ڕەشی داعشیان تێکشکاند ئەوانە هەمیشە دوژمنی ئێمە لە هێزی ژن لە باوەڕی ژن لە ئیرادەی ژن دەترسن بۆیە چۆن پێشنگایەتیە کا ژنان ئەمڕۆ لە خەبات و تێکۆشانە لە بواری سەربازی لە بواری سیاسی لە بواری کۆمەڵاتی ئەبینین ژنان پێشنگایەتیەکەن بۆ ئەو فکرە و ئەو سیستەما و ئەوانیان ژنانی پێشنگەکەنە ئامانج لەبەرەوەی کە ژنانی پێشنگ ئەو ژنانن کە تەسلیم نابن ئەو ژنانن کە نابنە بوو کەڵی دەستی سیستەمی سەرمایهداری و دەسەڵەتدارێتەوە ئەو ژنانن کە نابنە کۆیلەی ئەقلێتی پیاو سالاری کە ئەمڕۆ لەژێر دیندا لە زۆربەی وڵاتە ئیسلامیەکاندا ژنیان کردوێتە کۆیلە و جارێکی تر ژن داگیرەکەنەوە ئەم ژنانە ئەوانە قوبڵ ناکەنەوە تێکۆشانەکەن بە ئەوی کە ژن ئازاد بێ بۆ ئەوی کە خاک و وڵاتی ئێمە ئازاد بێ تەنیا ئەوەیە ئەگینا دژمنانی ئێمە یەن ئەو ژنانەکەنە ئامەج و تێکۆشەرانەکەنە ئەمەج و ئەو دەستەی کە هەڤڵ ڕەیحان و هەڤڵ ویسرای کردە ئەمەج هەمان دەست بوو کە شەهیدانی پاریسی کردە ئەمەج هەمان دەست بوو کە شەهید ناگیهانی کردە ئەمەج بۆیە ئێمە هەمیشاڵین بە دژمنانەڵەن ڕاستە شەهید بوونی ئەوان خەسارەتێکی گەورەیە بۆ ئێمە ئێمە بە کۆستێکی گەوری خۆمانی دەزانین لەبەرە ئەو ژنانە کە ئەمڕۆ پێشنگاتی بۆ ئێماکەن و ئەواناکرێنە ئامانج بەڵام ئێمە شەهیدبوونی ئەوان باوەڕی و متمانە جارێکتر لای ئێمە دوێسەوە ئێمە نوێ بینەوە ئێمە سۆز دەدەین جارێکتر کە لەسەر ڕێ و ڕێبازی ئەوان بەردەوام بین و نە ترس و تۆقاندنی دژمنان و نە هێڵی خیانەتکارانیش تەسیرەکاتە ئێمە بۆیە ئێمە سۆزمان داوە کە لەسەر ڕێ و ڕێبازی ئەوان بەردەوامین بۆیە ئەوان هەمیشە قەت نامرن و هەمیشەش زیندون بەداخەوە دەوڵەتە زلهێزەکان هەمویان نەزانن کە گەلی کورد خاوەن حەقە گەلی کورد خاوەنی خاکی خۆیەتی خاوەنی مێژوو کەلتوری خۆیەتی لەسەر ئەم خاکە کە خاکی میزۆپۆتامایە بەڵام ئەوانیان چاوی خۆیان لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان و بازرگانیکردن لەگەڵ دەوڵەتی تورکیا بە درێژایی ئەم 100 ساڵە تورکی مەغۆلیت گەلی کورد و گەلانی ئازادی خوازە چەوسێنێتەوە بەڵام ئەوان خۆیان کەڕ و کێر و لاڵەکەن ئەمە مانای ئەوەیە کە مافی مرۆڤ هیچ بەهایەکی نییە نەتەوە یەکدوەکان هیچ بەهایەکی نییە لەبەر ئەوان خاوەندارێتی لە مرۆڤ ناکەن ئەوانەی کە ئەمڕۆ لە تورکیا دەسەڵات و حکومڕانیەکەن کوردکوژن مرۆڤکوژن بەڵام ئێمە لێرەوەڵین نەفرەت لەو هێڵی کە لە باشووری کوردستان پشتگیری و پشتیوانی ئەردۆغانی تیرۆریست و مەغۆلەکانی تورکیایی کرد کە ئەمڕۆ ئەبینین خوێنی کچ و کوڕەکانی ئێمە ئەڕژێت بە دڵنیاییەوە ئێماڵین ئەردۆغان سەر نەکەوت سەرکەوتنی بە تامی شکستیەنای و ئەوانەی کە پشتگیریان لە ئەردۆغان کرد ئەمڕۆ ئەبێ ڕووی خۆیان بەڕاستی ڕووی ڕاستەقینەی خۆیان ڕەش بکەن کە پشتگیری و پشتیوانیان لە تیرۆریستێ کرد کە گەلی کورد دەچەوسێنێتەوە کە گەلانی ناو تورکیا بە عامە چەوسێنێتەوە نەک تەنیا گەلی کوردی ئازادی خوازە چەوسێنێتەوە و هەمووشمان نەزانین کە بە دەرچوونی ئەردۆغان ئەو بەرنامانەی کە تەواوی نەکردبوو لەوە پێش تەواوی کات و ئەبینین بەڵام لەگەڵ ئەوەشدا ژنانی ئێمە کە پێشنگاتی بۆ ئەو فکرە بۆ ئەو تێکۆشانە ئەکار زۆر لەوە بەهێزترین زۆر لەوە بە ئیرادەترین باوەڕیمان هەیە چکە ئێمە خاوەنی فکرین خاوەنی فەلسەفەی خۆمانی و خاوەنی پرۆژەی خۆمانی کە بە ڕۆژهەڵاتی ناوین و گەلی کورد دیزاین دەکرێتەوە جارێکی ڕۆژهەڵاتی ناوین دیزاین دەکرێت جاری تر گەلی کورد گەلێکی تەسلیم بوونیە و کوجانە سەیری بکەیت گەلێکە خاوەنی ئیرادەیە گەلێکی نوێ پەیدا بووە بە دژمنانمان دەڵێت تۆ دەمکوژی ئێمەش دەتکوژینەوە چکە ئێمە خاوەن فکر و فەلسەفە و پرۆژەی تایبەتی خۆمانین بۆیە دڵنیاین کە هەمیشە سەرکەوتووە بین ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی